بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی ئەز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان ئەمجار لە قەزای مەخمور بەوەی خۆشەویست و عزیز دەکەینەوە دەمانەوێت لەو قەزایە لە چینی گەنجان بپرسین ئایا گەنجان بەچی سەرقاڵن کاتەکانیان بەچی بەسەر دەبن و دەمانەوێت بپرسین ئایا گەنجان هەمیشە بوونەتە قوربانی یەکەمی ململانەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵمان بمێننەوە ڕاو سەرنجی گەنجانتان بۆ دەگوازینەوە. کەسێک هاتی بۆ ئەو مەخمورە تەنیا خیر و بیرەکەی بردو و ئیدر هیچ شتێکی بۆ مەخمورنەوە ڕاستی خەرەکەیان تەدمیر کرد خەرچەند ڕزاندەوە خەرک ماری کاول بوو لەبینی دوو حکومەتان ئێستا کەس نازانی ئێمە ئێستا لە ژێر دەستی حکومەتی عێراقییان لە ژێر دەستی هەولێرین. گەنجی ئێستا ناقینە گەبتە قوربانی چکە بێزارە لە وەزای ئێستا بێزارە نازانین چ بکەن ئیشی نییە کاری نییە وەڵڵا گەنجێ 250 لە بەرچی نییە. ئەو زروفی ما هەمووی ناخۆشی بوو هەتا ئێساکە ناخۆشیە. ئێستا من وەکو دەرچێکی زانکۆ تەمەنم 23 ساڵ هیچ شتێکی خۆشم نەدیتە. حکومەت باوکی خەرکە باوک دەبی خەم لە منداری بخوە. ئەگەر گەنجانی کوردستان یەک جار دڵیان شکابێ یەک جار تووشی قەیران و ناخۆشیەکان بووبن ئەوە ئێمە وەکو گەنجانی ناوسەدا بڕێنراوەکان 2000 دڵمان شکاوە بگرە 3000 4000 ئاوارەی و دەربەدەری. تۆکو گەنجێک لەم قەزایەدا سەرقاڵی چی و بەچی خەریکی و لە دوای شەڕ و ململانەکان لە نێوان زانەکان گەنجان لەم قەزایەدا بەچی خەریکن؟ واللهی گەنجان ئێستا هەمووی بە خەرچکار و کاسبی خۆیانن هیچ ئەوە چوانی ینی پێوە مەشغول بن شوێنێک نییە پارکێک کە بۆی بچن خۆش بێ شتێک هیچ شتێک چوانە. لە دوایەوەی کە بۆ نمونە کورد گەڕایەوە ئەم قەزایە دوای ئاوارەبوون و گەڕانەوەی کورد لەم قەزایەدا زیاتر گەنجان بەچی سەرقاڵنایە ئیش و کار و کەسابەت شۆک و پێشتر ماوە یاخود ئیش و کار و کەسابەتیش کەمتر بووەتەوە بەراورد بە ڕابردوو. بەخوای ناوەڵە کاسبی ژۆچ قەدیم نماوە لە پاشەوەی 16 ئۆکتۆبەر تا ئێستا شتێکی وانە کە ببتە جێگار ڕەزامەندی خەڵک یعنی بۆ کاسبی و بۆ شتیوە. پێتان وایە گەنجان لێرەدا کە شەڕ و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕوویدا زیاتر گەنج لێرەدا زەرمەند یەکەم بۆی کار و کەسابەت نەما بەوەی کە زۆربەی شوێنانە لە گەنجان بۆ نمونە نەکرا پارکێک شوێنێک لێرە دروست بکرێ و زیاتر بە بیانووی شەڕ و ململانێ گەنج پەراوێز خراون. پارکچە یەک پارکە لێرە لە ڕێی ئەوەی لە ڕێی هەولێر یەک پارکەویش پێنج شەمان دەچن هەندە گەنج دەچێوی ژنەی دەین لە خۆی دەستە پارکی لۆخی بەس یەک پارک لێرە هەیە ئەش بەشە پارکەیە و گەنج لە خۆی دەچی لە خۆی نێرگەلەی دەبا ئەوەی خواردنی لە بەلۆخەوەی دەستە وێندە. بەخوای ئێستا ئەگەر پێک بێن دەکا و حزبانە ئێستا مەسەلەی ئیش کاسبی لە مەغمور کاسبی نییە ئەم ئێستا خۆم بە فرفرۆشم لێکوانە کاسبێکەوە لە نییە نعی پێشی کاسبێکە باشتر بوو لە بینی دوو حکومەتان ئێستا کەس نازانی ئێمە ئێستا لە ژێر دەستی حکومەتی عێراقییان لە ژێر دەستی هەولێرین ئێستامە نازانین چیان لە حکومە لەسەرەکە ئێستا مەغول پڕ عەژی شەعبیەشی بێ داگی کرایە کەس نازانین گەنجانیش بە خۆ دەزانی بێ ئیشن شان لە کافتریانەوە بە ڕۆژپال دەنەوە. پێتان وایە بۆچی لە زۆربەی شوێنەکان لە هەرێمی کوردستان گەنج بوونەتە قوربانی سەرەکی شەڕ و پێکدانانەکان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان؟ بەخوای دەگەڕێتەوە سەر بێ ئیشی کۆمپانیایەک نیە لە مەغمور ئێستا مەعان ئیشە چیوانە شەریکات شەشوانە لە مەغموری مەغول بەخۆ دەزانین قەزایەکی گچکەیە بەخۆش دەزانی ئێستا هەر تەقەک بگرێتن دەی مەغمور هەربێتن بەخۆش دەزان چەند زار ئاوارە بووینە هەر شەڕێک بگرێتن مەغمور زەرمەند دەبیتن هەموو شتێکی. بەخوا مەسەلە نعنی هاوڵاتی کوردەکە زیاتر لە عاربەکە 80 کوردە مەغمور بەم مەسەلەی خزمەت وزای و شتیوالە هەولێر دەرێ عایدی منە مووسڵ دەرێ عایدی منە لە بینی هەردوو چیان شتاق لای ئیش لە مەغمور ناکەن لۆی مەغمور بە خۆتان زان جادەکانی دەبین و جێەکانی دەبین پارکە چینە تا ئێستا هەیە پارکەچی لە تەنیش بەلەدیەکەیە و ئەوش پارکە تەماشاکەشان بڕۆ لێ ترسی هەندە تاریکە. وڵای من خەریکی دوکاندارین باسی دوکان لۆ دەکەم گەنج وەڵا ئەنوع بە ئیشکاری خۆیان خەریکن هەموو ئیشەکەی لەعان لە تەماتە فرۆشی برێ لە خیا فرۆشتنی برێ
لە کەنتۆر فرۆشتنێ مەبرێ لە هەموو دوکاندارەکی بازار فول باشە هەموو خەریکی ئیش و کاری خۆیتیان ئەمە بەنسبەت دوکاندارین بازارێکی باشێ حەمدولیلا وەزع ئەمانە چای بینێ و هەرهاش دەبیتن و لەم لایش مشتری مالۆ دێتن و وەزعکە باشە گەنج هەمووی خەریکی ئیش و کاری خۆیتی چۆ گەنجی مەغول لە بەیشکاری خۆی ئاگای لەوە نییە وەشی گەنجانی هەول لێ بچی سەفرە و سیعە و چتانە بکە هەموو خەریکی ئیش و کاریە ئەوزە لە هەموو ناو ئیش و کارێکی بگرە وەزع باشە و حەمدولیلا هەرەوا دەبێت پاش 16 ئۆکتۆبەر حکوومەتی هەرێم لێرە نەما ڕاست پیسپەرۆخی زۆر دیار بەناو جادەکان خاوێن باچ کەم بوو بەس لە پاشان کە ئیدارە گەڕاوە ئەلحەقا حکوومەتی هەرێم خاوێن ئەوچی جوان دەکە عەسران عەمەلەکان دێن هەموو ناو بازاری جوان خاوێن دەکەنەوە حیسابینێ لۆ هەندێ بەس ئیش و کار کەم نەبووە ئیش و کار ڕووی لە زیاد کردیە ئیش و کار یەک لە 20 یەک لە 30 زیادی کردیە ئەمە خۆم دوکاندارم والله ئیش یەک و 20 زیادی کردیە غێرعان لە هەموو لایەش عەرەب دێ لە هەموو لایەشی مشتری دێ وەزع باشە بەس حکوومەتی هەرێمش کە عەمەلەکانی بەلەدیەی عەسران هەموو عەسران دێ جوان خاوێن دەکەنەوە شەدوبیلا جوان خاوێن دەکەن و عیبیان نییە لۆ هەندێ کەسێک هات بدێ بۆ ئەو مەخمورە تەنیا خێر و بێرەکەی بردو و ئیتر هیچ شتێکی بۆ مەخمورنەوە ڕاستی خەرەکەیان تەدمیر کرد خەرچەند ڕزاندەوە خەرک ماری کاول بوو لە بینی دوو حکوومەتان ئێستا کەس نازانی ئێمە ئێستا لە ژێر دەستی حکوومەتی عێراقییان لە ژێر دەستی هەولێرین گەنجی ئێستا ناقی نەگە بتە قوربانی چکە بێزارە لە وەزعی ئێستا بێزارە نازانین چ بکات ئیشی نییە کاری نییە وەڵڵا گەنجێ 250 لە بەرچی نییە ئەو زروفی ما هەمووی ناخۆشی بوو هەتا ئێساکە ناخۆشیە ئێستا من وەکو دەرچوێکی زانکۆ تەمەنم 23 ساڵ هیچ شتێکی خۆشم نەدیتە حکومەت باوکی خەرکە باوک دەبی خەم لە منداری بخوە ئەگەر گەنجانی کوردستان یەک جار دڵیان شکابێ یەک جار تووشی قەیران و ناخۆشیەکان بووبن ئەوە ئێمە وەکو گەنجانی ناوچە دابڕێنراوەکان 2000 دڵمان شکاوە بگرە 3000 4000 ئاوارەی و دەربەدەری من سەبارەت بەخۆم پێشمەرگەمەوە کار و کاسبیش قەقڵە ماوە ئەمێرێن ماوە بەس ماوە دەخوای بەزیابی پێتان وایە بۆچی لە زۆربەی ململانی هێزونە سیاسەکان هەمیشە گەنج دەکرێنە قوربانی یەکەم بۆچی ئینتیمای نیشتیمان لای گەنج نەما و گەنجان هەمیشە ڕوو لە هەندەران دەکەن ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن بۆ لەوێن دەر ژیانێکی شایستە بە خۆیان بدۆزنەوە ئەو چاولێکەریە یان ئەو چاولەوی دەکە و چاولێری دەکە چاولێکەریە ئێستا سەبارەت ئێستا بەعزە خەڵکەکەیە ئاوڕێ خۆمە چاولەوە کەت دەکە چاولەکەت کە دەڕۆستە خارج کار و کاسبیش ماوە نارم نماوە بەس قڵقڵە ماوە دەخوای بەزیابی زیاتر ئەمنیەتی و قەزایە چۆنە لە ئێستادا دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ژیان تێیدا شایستەی لێردا حاڵەتیانی کورد و عەرەب تێیدا بە ئاسوودەی تێدا بژین دەخوای بەزیابی عیبی نییە هەمووچی برایانی من وەکو گەنجێکی شارۆچکەی مەخمور بەڕاستی ژانی ئێمە هەموو وەکو شارۆچکانی تایبەتە زیاتر دووبارەیە ڕۆژانە دێن کار و کەسەوات خۆمان لە بازارە ڕێدەکەین و شەوانە هەموو گەنجێک دەچینە بازار زیاتر لە بازارە جێکی شوێنیش تایبەت بە گەنجانێ بەڕاستی گەنجانی مەغول هەموو شتێکەوە لە ڕووی هەموو شتێکەوە لەلاەن هەر حکوومەتێک کە هاتوێتە بۆ ئەم شارۆچکێت پشتگوێ خراوە ڕاستی شوێنێک نییە تێدا گەنجەکان تێدا خۆشی خۆیان پێدا بەڕێ بکەن و کار و کەسەبەتی خۆیان تێدا بەڕێ بکەن بەڕاستی مەغول لە ڕووی هەموو شتێکەوە فرامۆش کراوە هەر کەسێک هات بدێ بۆ ئەو مەخمورە تەنیا خێر و بێرەکەی بردو و ئیتر هیچ شتێکی بۆ مەخمورنەوە ڕاستی لە هەموو ڕوویەکەوە تێدا فرامۆش کراوە نەک هەر گەنجێک قسەکەم بەنای هەموو گەنجەکان زیاتر قسام بکەم هەموو گەنجێک ژانی وایە لە مەخمور ئەکید هەموو زەرمەندی یەکەم کە لە شەڕی ملایەنی نێوان سیاسیەکان هەموو گەنجانی مەخمور بوون هەموو تایبەت گەنجەکان چینی گەنج بوون چینی گەنج دائما لە هەموو ڕوویەکەوە خۆی لە هەموو وڵاتاندا زیاتر احتیمان دەدرێت بە گەنج بەڵام بەداخۆ گەنجی ئێمە لە نێوان شەڕی ملایەنی نێوان سیاسیەکان تێدا پشتگوێ دەخرێن و فرامۆش دەکرێن گەنجی ئێستا بەچ خەریبی بێ ئیشە بێکارە بێزارە
یعنی ئیش نییە نازانێت چ بکە ئێستا من دەبینی ساعات 5 دێمە دەرێت تەکسیش دەکەم بڕۆ گەیارێ بڕۆ دیبە هەلە خوای بەزیادی ئیشەکە هەیە بەس دەکەیت چارە چییە وەزعەکە هەڵێ دەبی لەگە بڕۆی گەنجی ئێستا ناقی نەگە بتە قوربانی چکە بێزارە لە وەزعی ئێستا بێزارە نازانیت چ بکات ئیشی نییە کاری نییە وەڵڵا گەنجی 250 لە بەرچی نییە وەڵڵا گەنجی ئێستا هەیە 250 لە بەرچی نییە بەڕاستیت پێ برێم خەرک زۆر بێ ئیشە بێکارە بە چ بکە ناچارە ئەبێ لەگە بڕۆ باوکم چی بکە وایە هەیە نییە یەک پارکمانەیە لەکەم بەلەدیەی ئەو پارکەمانەیە شوێ دەچین لە خۆماڵێن دەرێ لە دیاردا دەنیشن و ئەو گەنجی ئێستا ئەو جیلە ئێستا پێڕادەگاتن بەڕاستی بێ لەگەنە بەچ خەریکبی هەمووی تەڕێە و کاسبی دەکا مەتعەمە و تەکسیە و بڕۆ بەخێرچی هیچکە نییە چ دەکەیت لەو بەرپرسانەت کە لە ڕابردوودا ئیدارەی ئەو قەزایان بەڕێوە وەڵڵاهی داواکاریمەوەی ینی هەلەشی لۆ گەنجان بڕسێ بەڕاستی ینی گەنج بێ ئیشە ینی شتەکەبی پێ مەشغوڵی مەشغوڵ ئیدارەکەی پێ بسڕێ لە خۆی ئیشەشی پێ بکاتن شتەشی لە بارچی بێتن کەیفی بەخۆ دێتن وانە چاوتا ماز دەکەم ڕێستانەیە ئەوەی دەبینن لە زۆربەی شوێنەکان گەنجان بوونەتە قوربانی ململانەی هێزولانە سیاسەکان هەمیشە گەنج قوربانی یەکەمی داوە لە زۆربەی شوێنەکان وتە و سەرنجی هاوڵاتیان ئەم قەزایش هەمووی لەسەرەوەیە کە گەنج لەم قەزایەدا نازانێت بەچی سەرقاڵ بێ هیچ شوێنێک نییە گەنج تێدا کاتەکانی بەسەر بەوە کار و کەسابەت بۆ شێوە نییە کە تێیدا گەنجان کار و کەسابەتی خۆیان بکەن لەگەڵمان بمێنەوە ڕاو سەرنجی زیاتری هاوڵاتیان وەردەگرین. کەسێک هاوی بۆ ئەو مەخمورە تەنیا خیر و بێرەکەی بردو و ئیدر هیچ شتێکی بۆ مەخمورنەوە ڕاستی خەرکیان تەدمیر کرد خەرچەند ڕزاندەوە خەرک ماری کاول بوو لە بینی دوو حکومەتان ئێستا کەس نازانی ئێمە ئێستا لە ژێر دەستی حکومەتی عێراقیان لە ژێر دەستی هەولێرین گەنجی ئێستا ناقی نەگە بتە قوربانی چکە بێزارە لە وەزعی ئێستا بێزارە نازانیت چ بکات ئیشی نییە کاری نییە وەڵڵا گەنجی 250 لە بەرچی نییە ئەو زروفی ما هەمووی ناخۆشی بوو هەتا ئێساکە ناخۆشیە ئێستا من وەکو دەرچێکی زانکۆ تەمەنم 23 ساڵ هیچ شتێکی خۆشم نەدیتە حکومەت باوکی خەرکە باوک دەبی خەم لە منداری بخوە ئەگەر گەنجانی کوردستان یەکجار دڵیان شکابێ یەکجار تووشی قەیران و ناخۆشیەکان بووبن ئەوە ئێمە وەکو گەنجانی ناوسەدا بڕێنراوەکان 2000 دڵمان شکاوە بگرە 3000 4000 ئاوارەی و دەربەدەری گەنجی ئێرە مەحرومە لە هەموو شتێکی هیچی نییە نەزیەکە بچی لێدانیشی نەزیەکە بچی گەمە لێ بکە نەزیەکە بچی هیچ شتی نییە گەنج مەحرومە بۆچی لە شەڕ و پێکدادانەکانی هێز و لایەنە سیاسەکان هەمیشە قوربانی یەکەم چینی گەنج داوێت گەنجە ڕاستەکەی لە بەوەی گەنجەکە توانای هەیە و خینی گەرمە و نەکو هیچ تکە نییە تۆ داواکاری چیە لەو کەسانەی کە لە ڕابردوودا ئیدارەی ئەو قەزایان بەڕێوە بردووە داواکاری لیان چییە؟ ستاقیان چنینە هەر هیچ ئەوەی هاتە مەخموری بەس هاتێ بارکی خۆ پڕکردی و ڕۆشتە ینی پێتان وایە دانیشتوانی و قەزای هەمیشە پەراوێز خراون ئاخە ئەوەی نەقایما قامان خەرچی قەزای مەخموریە نە هیچ ئەخر دەبی یەکەکی خەرچی مەخمور بی خەمێ لە مەخموری بخوا نەبچ یەکەکی لە هەولێرە بین لێرە ئەو بکاتن چ دەکات چمان لۆ دەکات هیچمان لۆ ناکە بەنان دێ سەعات و دەستەوە ماری ئەلهام بڕۆکێک باشترە یعنی دەتوانی لە خۆت بڕۆکە قسە بکەی پێشتر نەدەوێت قسەش بکەی بەڕاستی لە ئەو زروفی ما هەمووی ناخۆشی بوو هەتا ئێساکە ناخۆشیە ناخۆشیەکەی چییە ئەتو ژیان حەسکەری بوو لە پاش حەسکەری ناوێ تەسریع بوو لە پاش تەسریعی ئیش بوو ئیشەکەش کە لە مەخموری ئیش نەمایە ئێستاکە هیچ ئیش نمایەسان لەناو شارۆچکەی مەخموری ئیشە شیوانیە بەڵێ زیاتر گەنجان گلەیەوە دەکەن لەم قەزایەدا هیچ خزمەت گوزاریشی بۆ شێوازە نیەوە بە تایبەت پارک و شوێنێک لێ نییە گەنجان کاتەکانی خۆیان تێدا بەسەر بن گەنجان تێدا پشوو بدەن ئایا ئەمە تا چەندە بۆ نەوتێ ڕاستەکە لەم قەزایەدا بەو شێوازە پارک و شوێنەکانی تێدا گەنج تێدا
هەیە ئێستاکە هەیە شوێنێکەیە لەسەر ڕێی لا بکەن بازارگەی خوارێ لە مەخمور دێسە دەرێ هەیە بەس ئەوە دەبینی گەنج دەچیتن حیلە دەچیتن ئەو شتانە نییە معنەتەنیا گەنج لە خۆی مرتاحبی لێوێندرێکە معنە بمینێتەوە لەگە چەند برادەرەشی ئەوەی نییەوە وڵا وەکو یعنی برێ ئێستا گەنج لە وڵاتە هیچی بۆ نەکراوە و ئەوەی ئەو کە گەنج هیچی بۆ نەکراوە دەگەڕێتەوە بۆ لایانی دەسەڵات بە ئێستا من وەکو دەرچوێکی زانکۆ تەمەنم 23 ساڵ هیچ شتێکی خۆشم نەدیتە و لێرانە شوات دەفرۆشم یعنی ئێستا دەرچوێکی زانکۆم نزیکەی 16 ساڵم خوێند هیچ ئەمەلە چنمە لە وڵاتە کە دامەزراندنەک یاخود لە شوێنێکی ئەکادیمی یاخود لە داهنگەیەکی زانستی دابمەزرێ و بۆی ئێستاکە تەمەشا دەکەی ئێستا ئەگەر سەیری شارەکەی خۆمان بکەین هیچ شوێنێکی بۆ گەنجانتی دانیا و نە شوێنێکی یاری هەیە نە شوێنێکی ئەکادیمی هەیە نە شوێنێکی زانستی یان خولێکی فێرکاری هیچ شوێنێکی دانیا بە تایبەتی بۆ گەنجان عنی ئەو شارە فرامۆش کراوە و هیوادارم حکومەت ئاوڕێشی لێ بداتەوە و گەنج لە وڵات ئەگەوا بڕات هەموو ڕوو دەکاتە بۆ هاندەران ینی هیچ ئەمەلێک نما لە وڵاتە چینی دەسەڵات ئەو کاتێکە هەڵبژاردن دێتە پێشەوە زیاتر گرنگی بە گەنجاندن و ئەو کاتێکە فرامۆش دەکرێن ئێستا وا لەوانەیە دامەزرانیان کردیتۆ لۆ چەند دەرچوێکی زانکۆکە فۆرم تەوزا دەکەنەوە من هیچ ئەمەلەکەم بۆ شتێنە چکە ئەوە تەنیا بۆ هەڵبژاردنە و ئەگەر ئەوان ڕاست دەکەن دەتوانن گەنج لە چەندی کەرتی تایبەت یاخود لە کەرتی حکوومەت یاخود لە کەرتی دیکە بتوانن دای بمەزرن بتوانن شوێنی بۆ بکەنەوە و بەڕاستی دەسەڵات بێباکترین ئەرچی بەرامبەر گەنج کردووە کە ئەویش هیچ شتێکی بۆ گەز نەکردووە و ئەوەی کردیتی تەنیا وێرانکردنی گەنجە لە وڵاتە زۆر جار بە کەسەکان دەڵێن داواکاری چیە لە بەرپرسیلانەکان دەڵێن داواکاری سجا داواکاریمان کردی بێ هیچ جارێک داواکاریەکانمان گوێ لێ گیراوە یاخودنا من ئەم جارە تۆ دەپرسم داواکاری چێت لەو وەرپرسانەیەکە لە ڕابردوودا ئیدارەی ئەو قەزایان بەڕێوەبردو داواکاری لەو کەسانە چیەکە بە شێوەک لە شێوەکان بەرپرسیارەتیان لەو قەزایەدا هەبووە داواکاری هەرچی قسە دەکەی بەڕاستی کەس گوێت لێ ناگریتن یعنی تەنها قسەکردن هیچ سوودێکی نییە بۆی کە گەنج پێویستە زیاتر بەخۆی هەوڵ بداتن و زیاتر کار نکاتە سەر دەسەڵات و ئێستا من ئەوە شوشەواتی منە و هیچ ئەوم بە حکوومەتی نمایە چکاتەوە من ئێستا من 24 ساڵە دەبی ئیش بکەم ئەگە ئیش نەکەم تەواو ینی تەمەنم دەڕاتن بۆ ینی دەسەڵات زۆر بێ باکە بەرامبەر بە گەنجەکانی لە وڵاتە و ئەگەر ئێستا من تۆ قسە دەکەین تەنیا قسێ ینی کەس گوێ ناگرێت کەس نە دەسەڵات نە حکوومەت هیچ بڕوان بە هیچ شتێکنی ئەوانە بڕوان بە گەنج نیە بڕوان بە وڵاتە نیە هیچ شتێک بۆ گەنج ناکەن بەو خدای بەخۆی و وەزعەکە ئەو هاالە یعنی دونیمان پێ لەو ڕۆ خۆشتر بوو ئەو زەمەرسەد و ئەو هاالێ گەنجان لێرەدا سەرقاڵی چینی ئایا کار و کەسابەتێ لێرەدا گەنج خۆیان بە کار و کەسابەتەکانیان سەرقاڵ بکەن و دوای کار و کەسابەتی هیچ پارک و شوێنەکەی تێیدا وەکو ئێرە گەنجان تێیدا پشوو بدەن تێیدا کاتەکانیان بەسەر بن بەخۆی وا دەبینی ئەوەندە ئەوەی ئەگەوەی خۆشی و ناخۆشی ئەوەندە ئەودا جێوا لێ دانیشتینە وەکو ئیشش مەقسەد برێم سفر نییە مەخەن نییە بەزەوە هاانی یعنی بەدری خەرک بی ئەوە نییە ناوەڵە ئەوە نییە مەقسەد بەدری ئەتو حیسابی شخصك دو ده صد أو ناكا هيز بس بعامة والله بدرمان نية ما صد بيني خرج بري بر بدر يعني خرج وضعي لباشي ده إيش باشا أو نية هو خدای هموی عزیلا خوشیه بس لدز جنس ده نیه أوشتانه لدز حكمته مقصد دبینی خوشی اگر آخرک همو کس عزیلی جانی خوش بیتن همو کس عزیلی جانی خوش دار بجیتن بس لیرد ده گرتو سر حكمت دبی حكمت مقصد علاج ده حكمت باوشی خرکه باوك دبي خملة من داري بخوة خمي لنا أخوان من دار سيب يدك هەر کەسێک هات بدو بۆ ئەو مەخمورە تەنیا خیر و بیرەکەی بردو ئیدر هیچ شتێکی بۆ مەخمور نەبووە ڕاستی خەرکیان تەدمیر کرد خەرچەند ڕزاندەوە خەرک ماری کاول بوو لەبینی دوو حکومەتان ئێستا کەس نازانی ئێمە ئێستا لە ژێر دەستی حکومەتی عێراقیان لە ژێر دەستی هەولێرین گەنجی ئێستا ناقی نەگە بتە قوربانی چکە بێزارە لە وەزای ئێستا بێزارە نازانین چ بکات ئیشی نییە کاری نییە وەڵڵا گەنجێ 250 لە بەرچی نییە ئەو زروفیمە هەمووی ناخۆشی بوو هەتا ئێستاکە ناخۆشیە ئێستا من وەکو دەرچوێکی زانکۆ تەمەنم 23 ساڵ هیچ شتێکی خۆشم نەدیتە حکومت باوکی خەرکە باوک دەبی خەملە من داری بخوە
ئەگەر گەنجانی کوردستان یەکجار دڵیان شکابێ یەکجار تووشی قەیران و ناخۆشیەکان بووبن ئەوە ئێمە وەکو گەنجانی ناوسەدا بڕێنراوەکان 2000 دڵمان شکاوە بگرە 3000 4000 ئاوارەی و دەربەدەری. كلها أخوة ومتعايشين وضع طبيعي حيل، ماكو فرق بين كردي وعربي، إن شاء الله ماكو فرق بهذا الشغلة، كلها أخوة. قضاء مغمور ناوتشي دابراوة لميج يعني بجيو أخرى يعني بتعب بدا جنز تيو حالي نكري لبو يعني بجريوه بخوتان ورساك بين تيو هاين يعني ويا كم ترخى ماشي زوري بيو ديارة لا هەر گەنجێکم نیشتمانە بپرسی لە هەر شوێنێک دەبین کۆمەڵی هیوا و ئاواتیا بووە تۆش کۆمەڵی هیوا و ئاوات لە دڵتا هەیە تاوەکو ئێستا ئەو ئاواتانە هیچیان ئاواتەکانت لە هیچ کام بە ئاواتەکان گەیشتووی یاخود هێشتان بە ئاواتەکان نەگەیشتووی بەخوای هێشتان یعنی ئەوەی دەمانەوێتن لەو لە کوردستانە بەتایبەتی زەعمەتە ئەو خەونێ یعنی کە دەیبینین نافتە ڕاستی زۆر زەعمەتە یعنی ئێستاکە هەموو گەنج هیوایەتی وێ ژیانەکە خۆشیە بیانی بە مرتاعی بەس ژیانی ئێستاکە زۆری دووبارێ ئێستاکە دەچمەوە مارە شێوە سبەی عینەن دەبێت بێمەوە یعنی ئەومانە یعنی وەچی نەفەرەکی بگەڕێن بچینە وڵاتان بچینە دەرێ سەفرێ بکەن ئەو دنیا کرایەت و دنیای ببینی بەزەمە ئەومان یعنی زۆر کەم تەرخەیمان هەیە من بالنسبة لخوم كارم هي الأخوة بزياد بي بريم كارم ندرو يعني عملوا دكاني خوما مطعمي خوما بمشكلة يا كارو كسابة روزانا دروا بس جنزة زور لو شاري بإيشة تمشي يستهمين جنزنيا بأخوي هم لسيك دانا دو رقيبينيا مقصد موني بري فقراء دول الروان بأخوان هيتيان بس أو باريان يعني بياسش بيوكن أو ناك هبون جنجة وسا إيش نما براسي لو شاري إيش الأخوة وزادوا حكومتنا إيش هست نرات بيهست استاذ نايب قام لا قريز من أبوي بأخوي استبي كباب مليء بكرينا ناسم بأخوي معقول يستهم جنزة عزن للفتش بأخوي بإمكانيات ينيا أو إذا أخوة أنت عادية شرطة أنت عادية أو إذا أخوة باقي هولاتي خما زور بكم إذا أخوة يعني أقت واقع كدبي شتاقيش ما بيناكري ناسم أقتوش پێتان وایە چێ بەرپرسە لەوەی لەم نیشتیمانە میشە گەنجیان وا لێ کرد کە ئینتیمان بۆ نیشتیمان نەمێنێ وایان کرد کە گەنجان ڕوو لە هەندەرام کەم بۆ ئەوی لەوێ ژیانێکی شایستە بدۆزنەوە لێرە پێیان وایە ژیان نەماوە یاخود گەنجان چاولێکەریە یاخودەوەیە کە لێرەدا ژیان بۆ شێوازە نەماوە کە گەنجان لێرە بمێننەوە نابابە چاولێکەری نیە چاولێکەری سوعاری چاولێکەری ئەمە لە چاولێکەری تو دەچێ ئەوروپای چوم لە تووە بەزات و بێزاری ناچاری بڕۆی ئێستا زەڵامی خەر دەکا پارەی بەس بگاتە نەک ئەوروپا بگاتە ئێران ئێرانۆتانە چییە وەرەقەچی 1 ملیۆنی ئێرانە بس يا كبر بيزار لأخوي ليرا خو مسألة ونبري والله من إمكاناتهم هي وإمكان أو إمكاناتنيا هي صعب صدف تري دروا بيزار ليرا مسألة أونية كبر وش دري خوجنا بي بهم دنيا يتوبي ونيا بالير هتا مصيفي من بي وش دري مخوجنا بي خرج كان تدمير كير خرج كان رزان دوا خرج ماري كاول بو وستري أتو خفل ويناخو ما من رويشتين زيلي إستا كرك ما عمري صاروا نيوكا خرب سري كرم خوات زين تربية زي بدرية لقوا حكومتي أو استري تونس عيد كيديت بازاري صد عبخور بيا أبو عشاق لا تصير أو عبخورة لا تبيع دبيتن لا أوي بيع دبيتن ديناي لبرشيني الناس صار بنالو لو عبي دبا بنالو مشروبي دبا بنالو صغاري دبا لو بيزار لخوي باي لبرشينيا أجا كابره هبو من أخواتوا دبا يك مدار مسؤول سرخوش بي دبا يك مدار مسؤول عبخور بي إيوه أنا دبا يك مدار مسؤول ليك كشيدا أول بشر ذي أول عبيد أخو أول صغار أخو مدار فقيرة برو غازوني أنا بزانيك مدار دور منديلية لينيا هم مدار فقيرة كي الدعوة على الدكاترة باقتش لو بكري لفش لو بكري باقلاوش لو بكري والله زقد بوخر كده أستاذ ولنا بازاري يكسع خاصة لمغموري أم نازم هو الوزعي ونازم سليماني كو منطقة ناقر من منطقة بالنسبة أخوهم لو الشارع أو شارع سيدا كم ورئيس اللي رتاس سيد رمزان كز شيء دخوا لبي بارنا أخوا کەسێک هات بدە بۆ ئەو مەخمورە تەنیا خیر و بیرەکەی بردو و ئیدر هیچ شتێکی بۆ مەخمور نەبووە ڕاستی خەرکیان تەدمیر کرد خەرچەند ڕزاندەوە خەرک ماری کاول بوو لەبینی دوو حکومەتان ئێستا کەس نازانی ئێمە ئێستا لە ژێر دەستی حکومەتی عێراقیان لە ژێر دەستی هەولێرین گەنجی ئێستا ناقینە گە بتە قوربانی چکە بێزارە لە وەزعی ئێستا بێزارە نازانین چ بکات
ئیشی نییە کاری نییە وەڵا گەنجێ 250 لە بەرچی نییە ئەو زروفی ما هەمووی ناخۆشی بوو هەتا ئێساکە ناخۆشیە ئێستا من وەکو دەرچوێکی زانکۆ تەمەنم 23 ساڵ هیچ شتێکی خۆشم نەدیتە حکومەت باوکی خەرکە باوک دەبی خەم لە منداری بخوە ئەگەر گەنجانی کوردستان یەک جار دڵیان شکابێ یەک جار تووشی قەیران و ناخۆشیەکان بووبن ئەوە ئێمە وەکو گەنجانی ناوسەدا بڕێنراوەکان 2000 دڵمان شکاوە بگرە 3000 4000 ئاوارەی و دەربەدەری خۆی لە هەر وڵات و لە هەر مەملەکەتێک هەر نیشتمانێک هەر دەوڵەتێک بێوێت پێش بکەوێت بێت سەر بکەوێت بێت چێبڕچێ وڵاتانی پێش کەوتوو وڵاتانی ئاشتی خواز وڵاتانی خۆش بکاتن ئەوە دەبێت گرنگی بە گەنج بدا بەڵام کە دەبینین گەنج وەکو گەنجینەیەەکە ئەگەر سوود لەو گەنجینێ وەرنەگری ئەوە نەک 10 ساڵ و 20 ساڵ و 100 ساڵی دیکە 1000 ساڵی دیکە تێپەڕێت خەڵک لەم نیشتیمانە هەروەک خۆی دەژی واتاگە ئێمە ئێستاکە گەنجیش خودت خۆی ئەگەر مێژوو نەخوێنێتەوە دەبێ مێژوو هەموو تەجروبە بکات دەبێ هەموو مێژوو دووبارە بێتەوە بەداخەوە گەنجان زۆربەی کاتەکانیان بە ینی بە کافتریا و بە شوێنەکان و بەیاری تۆپی پێ و بەو شتانە خۆیان سەرقاڵ دەکەن ئەگەر بێت و ئێستا لە مەخمور بپرسین بە باسی مەخمور بکەین گەنجانی ئێرە زیاتر بەچێوە خەرکین ئەگەر یاری تۆپی پێ نەبێ ئەگەر گازینۆکان دەبێ گەنجان لێرە شێت دەبن یعنی گەنج نازانێ چی بکات ئەوەندە لە خۆی بێزارە نازانێت ناخی خۆی چۆن دەربڕێ نازانی خەمەکانی ناخی بەچێ بڵێ چیە جێ لێ ڕادەگرێ بۆیە لە هەر وڵاتێک نەکارم قەزای ئەم قەزایە ینی دەبواە کە قەزایەکی کۆنە دەبواە ئێستا چەندین ئەکادیمیای لێ بواە دەبواە چەندین لێکوانە خول و سیمیناری ڕاهێنەری نێودەوڵەتی لێرە هەبواە تاوەکو گەنج لێکوانە بەورەیەکی پۆڵایینەوە بەردەوام باە لە ژیان و ئەو وڵات و ئەو شارەی بەرەو پێش ببردوایە ئێمە دەمانێت وەکو گەنج خۆمان ماڵی خۆمان بەڕێوە ببین ئێمە دەمانەوێت شاری خۆمان بە خۆمان بەڕێوە ببین هەرچەندە ئێمە دەمانەوێت زیاتر لێرکوانە سوود لە کاتەکانمان وەگرین ئەگەر گەنجانی کوردستان یەک جار دڵیان شکابێ یەک جار تووشی قەیران و ناخۆشیەکان بووبن ئەوە ئێمە وەکو گەنجانی ناوسەدا بڕێنراوەکان 2000 دڵمان شکاوە بگرە 3000 4000 ئاوارەی و دەربەدەری وەکو خوێندکارێکی پۆلی 12 بوون کاتێکەوە داعش هات دەبواە بچمە سەر بازارگەی لەوێن بخوێنم لە تاریکی شەو لە تاریکی شەو بە بێبوونی هیچ ڕووناچیەک خوێندن ناکرێت بە بێبوونی مامۆستا خوێندن بەردەوام نابێت بۆیە داوا لە گەنجانیش دەکەم ڕاستە قەیران زۆرە خەم و خەفەت و دەردەسەری گەلێک زۆرە تا بڵێ زۆرە بەڵام بە ئێمە خۆمان دەست پێ بکەینەوە با چاوەڕێی کەس نەبین قسەیەک هەیە دەڵێ ئەوەی بەتەمای کاسەی دراوسەکەی بێگومان سەر دەنێتەوە ئێمەش ئەگەر خۆمان هیمەتێک نەکەین خۆمان دەست و بازی خۆمان هەڵ نەکەین بێگومان بە سبەی نێشمان هەروەکو ئەو ڕۆیە ئەگەر خراپتریش نەبێ والله زیاتر گەنجانی مەخمور لە هەموو شتێک هەر بێ بەشن بەڕاستی هیچ جێژیان نیە لێ دابنیشن شەوانە جێک نییە کافتریاک نییە پارکێک نییە جێگایك نییە سیاعی بخەڵی وتی لێ دابنیشی زیاتر والله بەچ خەریکن بە زیاتر والله بە ئەنتەرنێتی مەشغوڵم بە هیچ مەشغوڵی لا ئەنتەرنێتەکە نەبی ئەنتەرنێتەکەشمان نمایسە تایرنێت هاتە دەوێ فەیسبوک نمایسە تایرنێت تێبڕ خەڵک پێ خۆم مەشغوڵ دەکا گازینۆیەک هەیە خەڵک بچی دامشی گازینۆگەش ئیچینەکی گەنجی مەسەڵەن ئێو سەردەمەیە سەردەمی وەکو من نییە سەردەمی لە من گەوەتر نییە بەڕاست پێ برێم جگایك نییە بنە حامی بزن گەنجی ئیتازە پێڕ دەگە بۆ وانە بڕێک هەیە بەڵام بۆمان نییە ئێمە حەقمە هەسوتاوە بە هیچ بە هەموو نوعاچی لە دەرەوەکانی 16 ئۆکتۆبەر لێرەدا لەو قەزایە کار و کەسابەت ڕووی لە کەمی کردووە یاخود ڕووی لە زیادبوون کردووە وڵای بیداتی ڕووی لە کەمی کردو بیداتی بەڵام ئێستا زۆر باشە لە خۆی بەزیادی کار و کەسابەت خەڵکیش زۆر هاتەوە بێ مشکلە بێ مەشاکلی مشکلێکمان لە خۆی بەزیادی ئێستاش باشتر عنی برم لە 16 ئۆکتۆبەر بیداتی کە ڕۆشتین نەبوو بەس ئێستا لە خۆی زۆر باشە هەیە جوولە جوولەی بەعامی شنمە بەڵام جوولە جوولەکە باشترە لە هەولێرە ئێستاکە وەکو قەزای مەخمور وەکو ئیشکردن لە هەولێرە باشترە ئەمە ڕاستی جوولە جوولە باشترە بە ڕاتبخۆرەکانی موسڵێری کۆنان ڕاتب وەردەگرن یە هەولێرە ئێستا بڕێک بەهاتی سەسکە ڕاتبی وەردەگرن و مانگانە دێتن ئەوش پێ ڕۆژ هەتا تاخیر دەوی وەڵام مووسڵ دەلعاز داتن لە خۆی بەزادی وڵای خۆ لە هەموو دنیا هەروە گەنج و منداڵ تەزعی یەکەمە
هەموو کاتە گەنج و منداڵ دەڕوە پیر ناڕاتن مەسولێک ناڕوە هەرف گەنج و منداڵەکان تێ گەنج بڕۆ خینی گەرمە بڕ خۆی هەموو شتەچی ڕەپێز دەکاتن لەو مۆزوعانە. ڕێز و سڵای من و هاوکارم تەلیب خۆشەوی کامێرەمان قبول فرمتاوکو بەرنامەیەشتر و بەیەک گەیشتنەوەیشتر لە شارێکتر بە خوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ.